ئەو ئێستانەکەم لە هاتیمە دەرێ لە دوو غازی مەغازنیە پێشان سیارەی غازی داتلۆری ئەگەڕا لە کۆڵانە لە گوندان غاز زۆر بوو ئێستانەکە زام هۆکارەکەی چیا غازنیە لە چۆمان ئەمە ئەگەڕێن بەو مانگە پیرۆزەی ڕەمەزانەی کە ئێستا و سەربەری جێژنەیە لەو جێژنەی غازماوە دەست ناکەوی نزانێت چی بکەین خەڵک چوویتە شوێنانی دیکەش هەر بە دەستیان نەکەتیە داواکارنەوەی لە حکوومەتی کە غاز تەوزیع بکاتن غازی بینیتن لەو شاری چۆمان ماوەی مانگێکە بیت نەبوونی غاز گرفت و قەیرانی دروست کردیە لە قەزای چۆمان هۆکارەکەشی بۆ دەگەڕێتەوە کە ماوەی تاکو و 15 ڕۆژ لەمەوبەر نزیکەی 120 تەن ئەگەیشتە کارگەی دابەشکردنی غاز لە گوندی ڕەشدور بەڵام ماوەی 15 ڕۆژە تەنها 40 تەن غازەگات بە تەواوی باڵەکایەتی ئەم پێویست ئەم 40 تەنە بۆ هەموو باڵەکایەتیە لە ڕاستیدا ئەم ڕێژەیە بە هیچ شێوەیەک لە ئێستادا پێداویستی خەڵک پڕ ناکاتەوە بۆیە لە مانگی ڕەمەزانە و خەڵک بەرەو جێژن ئەڕوات و خەڵک لە ئێستادا پێویستیەکی زۆری بە غاز هەیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئاور لە ژیان و گوزەرانی ئەو خەڵکە بداتەوە ڕۆژ بە ڕۆژ قەیران ئەخرێتە سەر ئەم خەڵکە لە زستانان قەیرانی نەبوونی سوتەمەنیە دێ بەهار قەیرانی نەبوونی غازە ئەڕۆیە هاوین قەیرانی نەبوونی کارەبایە لە ڕاستیدا پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر بیر لە هاوڵاتیانی خۆی بکاتەوە بەوەی کە خزمەتگوزاریەکانیان پێشکەش بکات. والله يدينا افغانستان